تۆش دووجار شەقی بەعستە خوارد لەوە باشترت دەوت ئەگەر ئەوە بە من ببەخشێت کەواتە من ئەوەندە سەربەرزم وازانم گەورەترین و جوانترین دیاری خودایی بەرمن کەوتوێت بەڕاستی هەستم کرد سەرسام بۆ بە گۆرانێکەوە پێی خۆش بوو کە دایم باوکیش حەزەکانەوەکەی لە خۆی باشتر بێت یان حەزەکە شتێک بێت کە ڕێچەی خۆی گرتوێت. ئەمڕۆ 15 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوایی هونەرمەند و پێشمەرگە هەمەجەزا کە 15 ساڵ لەمەوبەر لەم ڕۆژەدا ئەو هونەرمەندەی کە ژیانی تەرخان کرد بۆ پێشمەرگایەتی و هونەری کوردی لەم ڕۆدا کۆچی دوایی کرد. لە دوای خۆی ژمارەیەکی زۆر لە بەرهەمە ناوەزەکانی پێشکەش بە هونەری کوردی و کوردستان کرد. ئەو بەدڵ هونەریە کرد و لە ئێستاشدا بەرهەمەکانی بە نەمری ماورەتەوە. لێرە ئەمڕۆ کاکوونەری کوڕی لێرەیە کاگونە سڵاو لێبێ بەداخەوەین بۆ و لە دەستدانا وەکو بنەماڵەی هونەرمەند حەمەدەزا ئێوە لەم ڕۆژەیە پەیامتان چییە؟ سپاس بۆ ئێوە سپاس بۆم دەرفەتە ئێمە هەمووان توانینەوە بڕین وەکو بنەماڵەی حەمەدەزا سوپاس و پێزانین خۆمان بگەینین بە تاچی هەموو تاچێکی کورد لە دوای لە دەستدانی حەمەدەزا چەند خۆشەویستیشی گەورەی بێ پایان هەڵقڵا لە ناو میلەتە ئەو کاتەش درکمان بەوە کرد کە ئێمە خاوەن پیاوێکی مەزنین کە هونەرێکی گەورەی بەجێهێشتووە کە شۆڕشێکی گەورەی کردووە خۆشبەختانە ئەو کەسە جوانانەش کە لەم وڵاتەیە ژین ئەو پیاوە جوانیان لە یاد نەکردووە ئەوە جێی فەخر و شانازیە بۆ ئێمە. ئەو یادەوەریانە چییە؟ نەگەو یادەوەریانە ئەو یادەوەری چییە کە تا ئێستا لە فکرێ لا ناچێ کە پێوتوی؟ حەمەدەزا خۆی قوتابخانەیەک بوو هەم لە شۆڕش هەم لە هونەر هەم لە ئەدەب هەم لە ڕەوشت کەسایەتیەک بووە کە خۆی بە جوانی توانیوە بتاوێنەوە لە دڵی میلەتە لە دڵی هەر هاوڕێکانیە کە سوکاراوەی کە بە دەقەیەکیش حەمەدەزای بینیوە لە یادی نەچێت لەبەرەوەی هەر خۆی خۆڵقاوی خەڵکی خوایی بووە. من بەواڵم کارێکی کرد کە لە دوای خۆی ناوێکی جێهێشتووە کە ئێمە قەت لە یادی نەکەن هەموو شتەکانی کە بەجێهێشتووە بۆ ئێمە بۆ بە یادەوەری و یادگاری جوانیەکەی مەردایەتیەکەی پیاوەتیەکەی بە ئەزمموونیەکەی هونەرەکەی ئەوانە هەمووی ڕۆژ بە ڕۆژ یادگاریە و کە لە دەمی خەڵکانی عزیزە سەر شەقا مەمانگرنیا لە شوێنێک لە بۆنەیەکا لە شوێنێکێت بەسەرهاتێکی حەمەدەزامان بۆ جێڕەوە هەمووی بە یادەوەری و من وازانم حەمەدەزا هەر لە لامانە و خەتیش نەڕۆشتووە و خەتیش ناڕوات. زۆر کەساڵێ بۆنی هونەرمەند حەمەدەزامان ناوە بە تۆوە لەناو خوشکبراکان تا خۆ دەرکەوتوترینیانی کە دەنگیشێ نزیکە لە دەنگی ئەوەوە ئەمە چییە؟ ئەگەر ئەوە بە من ببەخشێت کەواتە من ئەوەندە سەربەرزم وازانم گەورەترین و جوانترین دیاری خودایی بەرمن کەوتوێت. هیوادارم وابێت هیوادارم بتوانم ئەو خۆشەویستیە بە بۆنیش بێوەریگرم من سوپاسی خواکەم. هەوڵێ نەیەوە گۆرانی تری هونەرمەند حەمەدەزا نوێ بکەیتەوە؟ بەڕاستی نوێکردنەوەی گۆرانی ئامادەکان کە وترا بکەنەوە ئەبێ بچێتە قاڵبی ئەوەی کە بچین چ مادەیەک باش تۆمار نەکراوە نەک بێڵێمەوە چکە من ناتوانم ڕکابەری شاخێ بکەم حەمەدەزا شاخێکە و کەسیش ناتوانێت دەنجی بە هەوای دەنجی حەمەدەزاشا بۆ چوونی من بەڵام ئەتوانین جوانکاریەک لە کارەکان بکرێ کە گەڵ کاڕووکە چی پێوە دیار بۆ بێت یان چەند مادەیەک هەر توشمەتەوە تۆماریشم کردوتەوە نەک لەبەرەوەی کە بمێ خۆمی پێدەرخم یان لەبەر خاتوی کە کوڕی و پیاوم نەخێر حەزم کردو ئەو مادانە بۆ جۆی ئەم جیلە تازەیە کە تۆمارکردنی زۆر باش نەبووە حەزم کردووە بە شێوەیەکی باشتر تۆمارکراوە بێت کە خەڵک بتوانێت بە جوانی جوۆی لێ بگرێت. باشە قەدەوە پرسیارە و لێ نەکردووە کە بڵێ چۆن ئەیتوانی ئەو تۆنە بەرزانە بڵێت بۆ شێوەیە کەمە بۆ پیا و زۆر جار ئەستەمە. ئەو پرسیارە زۆر جوانە جارێکیان دانیشتبووین گوێم لە مەقامێکی کرد مەقامەکە 18 دقەیە 18 دقە مەقامێکی وتۆ بەبێ هیچ ئالەتێکی لابێ ئەگەر هەڵە نەبم بەیاتێکە بەبێ ئەوەی ئالەتی لابێ لەسەر تۆنی دۆیلێت بەبێ ئەوەی تۆن لە دەست بات لە ئەوڵی مەقامەکە تا 18 دقەکە تەواو بێ لە هەمان تۆن
ئەو ئەدای خۆی بە جوانی هەم لە شار لە ئەدا ئەچرێت بەبێ ئەوەی تۆنی لەدەستدا منیش ڕۆژیان لە ماڵی خۆمان پیانۆم هەبووتم باوکو وەرە پێم بڵێ ئەم هونەرم پێ بڵێ چۆن ئەمەت کردووە با منیش دەستێک لەوە فێر بم وتم چیتی چیم کردووەتم ئەم مقامەت بتووە لەسەر ئەم تۆنە وتوتەوە هەتاکو لە ئەوڵ و ئاخر ئالەتت پێ نییە و ئەو تۆنە بەرزانە ژەڵیت و هیچیش تۆنە لە دەست نەداوە چکە بەشەوە چوو فێر بووە من بەلاو سەیرەونیش خوای ئا کەشتێکە خوا پێی بەخشیت ئاوایە دوایی سێریشی کردم وتی کام مقامەیە بز ئێستا لە یادم نییە کامە بەس شارێکی لە شارەکانی مامۆستاهێمنی مکوریانی بوو شۆڕە ژێڕیە ئەوە سەیری کردم توی ڕۆڵ ئەگەر تۆش دوو جار شەقی بەعستە خوارد لەوە باشترت دەوت ئەوە شەقی بەعس و ئەوەنە چەساوینێتەوە لە بەدەست بەعسەوە وای فێرکردین و وا ڕقمان بە ئەستور ڕووبوو کە بتوانین لەوە باشتریشی بڵین جا ئەو قسەی زۆر جوان تێکە تۆش دوو شەقی بەعستە خوارد دوو جار زیندانی بکرایتەیە کاتە ئەوش بە باشتریش دەوت جا ئەوەی کە ئەڵێ هەم خواییە و هەم حەقی لەسەر حەق و وجدان بوو باشە کەسیشی پێنەوت و لەسەر موزیک و لەسەر شێوازی گۆرانیوتن و مەقامات و بابەتانە باوکم شارەزایشی باشی هەبوو لە مەقامەکانم چکە هەر لە گەنجیەوە باوکم خولیای دەنجی ماوەسا عەلی مەردان بوو سەیاد لێزەری کوردستانی بوو حەسەن زیرەک بوو چەند کەسایانیشی تایبەت کە مەقامزان یا فارسەکان زۆر جووی لە هیرێجە گرت مامۆستا ڕزگار خۆشناویش وەکو پیاوی ئەکادمی ئەو ماوەی کە لە هەولێر دەستی کرد ئەو بەرهەمانی کە کرا مامۆستا ڕزگار زۆر یارمەتی باوکمیە مامۆستا وریاش و مامۆستا ڕزگاریش کە بە شێوەیەکی ئەکادمیانە باوکم ئەیزانی بەس ئەوان بە ئەکادمیانە بۆیان شەڕاکە کرد ئاوایە شتەکان بەو شێوە بوو تێ جوانتر ئەبێ بەس کە دەنجی خوا خشتێکی ببەخشیت ئیتر پێویستە بە هیچ شتێک نییە هەر خۆی بەبێ ئالەتیش هەر خۆش بوو بەبێ ئالەتیش چەنەها مادەی تۆمار کردووە و هەر ئەوەندە دەنجی زوڵاڵی زەنگوڵی تایبەتی هەبوو من شتێکم بیستووە کە بەنیازن ڕێکخراوێتدا بمەزرێن بۆ هونەرمەند حەمەجەزا بۆ خزمەتکردن وەکو خانەوادەکەی ئەمە چی ئەم بابەتە شتێکم بۆ باس کە لەسەری بەڕاستی لەگەڵ کاکامران ئیبراهیم کە هاوڕێی جانی بەجیانیمە و کە لەگەڵ زۆر توێژ لەسەر و کارە ناکەین باسی ومان کرد کە فاندێشنێک بۆ حەمەزا دروستکەین ڕێز لێنانێکی وابێ بە ئەو گەنجانی کە دروست دەبن ئەو گەنجانەی کە ئەکەونە کاری هونەریەکەن دڵیان بە هونەر ئەسووتێ و حەز ئەەکەن ئەو کەسانە بدۆزرێتەوە ساڵانە بێت بە 2 ساڵ جارێک بێ بە 3 ساڵ جارێک بێت هەموو ساڵێک گەر توانە هەبێ بکرێ بۆیە بتوانین دیارەک شتێک ببەخشێت بەو کەسایەتیانە و بۆی بەردەوامون لەسەر کاری هونەریان بزانین چیەکەین دەگرنگەوەی بەرهەمێکی هەبێت و شتێ بکرێ لەسەر ئەمە بەدڵنیایی ئەوە پیلانە بۆیە ئەو شتانە بکرێت کۆتا شت کە پێی وتی چی بوو بۆ تاقجاکە قسەی لەگەڵا کردی باوکم بۆ ئێمە ڕوون بوو چیە بەڕاستیەرەوە بوو زیاتر ئاشاخشتەوەی پێوتین کە هەتا من ئێرەم هێناوە بە سەربەرزی خاک و نیشتمانتان خۆش بێت و ناوی من مەزرەنن ئەوەی من کردووە بۆ خاک و نیشتیمانم کردو ئێوەش ئەو بپارێزن ئەوە گەورەترین پاسپۆرتە بۆ ئێمە لە ئاهەنگی یاوسەرگیریەکەی تۆیە گریاوە بۆچی بۆ ئەوینی بەکۆتا کە ئەوینی بەکۆتام بۆ یەکەم جار بوو باوکم جوێرێ هەر کەس جوێرێ نەبوو یەکەم جار بوو واتە لە ئاهەنگی یاوسەرگیریەکەی بڵێ خۆم و پیانۆیەک و میوانەکان بوون بەڕاستی هەستم کرد سەرسام بۆ بە گۆرانێک و پێی خۆش بوو کە دایم باوکیش حەزەکانەوەکەی لە خۆی باشتر بێ یان حەزەکە شتێک بێت کە ڕێچەی خۆی گرت بێت من لە ڕۆژە هەستم کرد کە باوکم هەدەرشی بۆ کردو کە ئەتوانم بۆنی ئەوم لێ بێت دوایی شێوازی گۆرانەکەشە گۆڕی و دەستکاری و کردبوو گۆرانێکیش کامیان ئەوینی بێکۆتا نانە یعنی هەر ئەوی کە لەناو ئاهەنگەکە و تێ بە هەمان شێوە ڕێکۆرد دەکرد هەر بە هەمان شێوە بۆ چی بوو لەو گۆرانیە بۆ خێزانە وتمە بۆ خۆشەویستەکەم بەرهەمی و خۆشەویستیت چەند مناڵە ئێستا 3 مناڵی جوانمان هەیە خوانێنەسەنێ ئەوانش وردەورە لە مناڵەتی دەرچوون گەورە بوون هەرزەکارن سێندەگیان خۆشە وڵی خراپ نین ئەستا حەمەجەزە نانەوەڵی حەمەزە یەک حەمەجەزە هەیە بەس مناڵەکانی ترمەوانیش دۆستی هونەرن
کوڕە گەورەکەم کاکە جوامێر مۆزیکزیێنێکی زۆر باشە، هەم پیانۆ هەم گیتار هەم ڕیتم زۆر بەتوانایە. چاوەڕوانی بەرهەمی نەوەکانی هونەرمەند حەمەدجەزا بین؟ وەڵی تر ئەویان هیچ ناڵم لەبەرەوەی نەکو نەبێت، بەس هەوڵم داوە چکە خێزانیشی هەیە، خێزانیشی دەنگی خۆشە، خێزانی دەنگێکی زۆر جوانی هەیە، لەوانەیە شتێک بکەین بێکەوە نازانین. یەکێک لە خوشەکانی دەنگی خۆش بوو، ئەو چۆن بۆ دەرنەکەوتەوە؟ وەڵاهی زرۆف و زەمەن و ئێمە لە ئەوروپا و هاتنەوە بۆ کوردستان و ئەومە هەندێک شتیش هەیە ڕێ ناکەوێت وتر کە خانمەکان جەژن لە ماڵی خۆیان تۆزە سەرخاڵی ژن و ماڵ و مێرد و ئەوە بناوانێت ئەوان تۆزێک دوورکەوت بێنەوە لەوە وەکو من بۆیان نەگونجاوێ یان نەڕەخسا بێت ئەینا هەر بەردەوام هەمووشان دەنگیان باشە و ناوبەناو کە دانیشتنیژە بێشتەڵێن. ئەوینی بێکوەتە تەمەنێک ژیە بێستا شۆکە خەڵک گوێی دەیەگرێت، گۆرانیشی ناسک سۆفت بوو، بەنیازی چی تر بکەیت دوایەمە؟ نیازی بەشی دووەم بکەی یا چی بکەیت؟ ئەو قسەیمان کرد وازەمە بێ بەڕاست نەک بەشی دووهەم حەزەکەم بەڕاستی زۆر پێم خۆشە کە ئەو ستایلە خەڵک زۆر لای جوان بووە، لای خۆش بووە، هەم تێکستەکە هەم بڵێ هۆنراوەکە و هەم ئاوازەکەش بە بەردەوام لەناو ئەم جیلە تازەیە ئەوترێتەوە. بۆ کاتێک سەردەمێک شوورە ئێستا ئەمڕۆ 19 ساڵەوە پێش من ئەو مادەم بڵاو کردەوە. بەس لەوازام هونەرمەند حەمەدجەزا خۆی بردبووی بۆ تەلەڤیزۆنەکان و کە کلیپەکەمان کرد لەگەڵ کامەرانە بەڵێ کە هاتینەوە لەگەڵ باوکمە من و باوکم کەناڵ بە کەناڵ چوون بە دیاری پێشکەشمان کرد بە هەموو کەناڵەکان بەبێ فەرق و جیاوازی کەناڵەکان و ڕەنگەکانیش کە بە فەخر و شانازیەوانیش بە ڕێزێکی زۆرەوە لیان وەرگرتین و زۆریشان پێخۆش بوو. زۆربەی کەناڵەکان دەستخۆشیەکی زۆریان کرد بۆ ئەو مادەوە لازە چەند ساڵێک لێدراوە. ئێستاش هەندێک جار کە ئێساس مەسەر جادە خەڵک ڕوخسار میوی چۆتەوە گۆڕاوم گۆڕاوم بەسی تر کە ئەڵێم فڵان کەس لەوانەیە نەتناسێ بەس کاڵی ئەو گۆرە نەوینی بێکۆتین بە گۆرانەکەی ئەزانی تۆچی ئەوەش شتێکی باشە. ئەمەی بەشی دووەم بکەی؟ بەشی دووەم ئینشەڵڵا ئیشی لەسەرەکەی نەک بەشی دووەم بێت شتێک لەو ستایلە بێت یان جوابانەوەی ئەوە بێت حەزەکەم ئەوەش بکەم، ینی لە بیرۆکەیە و شتێکشمان بۆ نووسیوە ئیتر من حەز ناکەم پەیمان بم و نەی بەمە سەر. حەزەکەم کاتێک بڵێم خەریکم بۆی کە ئەگەر شتەکان یەکاڵا بێت و لەلام دیاری بێت. زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ ئێوە بە هیوایەوەی کە ڕۆحی هونەرمەند حەمەدجەزا هەردەم شاد بێت و بەرهەمەکانی بەو شێوەیە بەگاشایی بمێنێتەوە زیاتر خزمەت بکرێت بە ئەو هونەری کە کردوەتی. بەڵێ ئازان خۆشەویستان ئەوەی گوێبیستی بوون ئەمڕۆ 5 ساڵ تێپەڕی بەسەر کۆچی دوای هونەرمەند و پێشمەرگە هونەرمەند حەمەدجەزا و لەمڕۆدا کە کۆنسێرتێک تایبەت بە بەرهەمەکانی لەلایەن تیپی مۆسیقای سلێمانیەوە لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت.